ئەفەرمێ بیرکەرەوە ئەگەر کەسێک لە مەسەلەی نیکاحە ئەوێ ژن بێنێ یەک کۆمەڵ نیەت ئەتوانێت کۆکاتەوە لە هەمووشیانە ئەجر وەرەگرێت لە ڕۆژی قیامەتە ئەجری هەر هەمووی بۆ ئەنووسرێ ئەفەرمێ یەکەم دانە ئەڵێ خوای گیان دڵی خزم و کەسی خۆم خۆشەکەم دووهەم دانە خوای گیان خۆم حەسن ئەەکەم و ئافرەتێکیش حەسن ئەەکەم هەردووک ئەپارێزم لە زینە ئەوە ئەجری هەردووکە ئەنووسرێ بۆی ئەجری دڵخۆشی خزمەکانیشی بۆ نووسرا خۆی ئەمێ بەم نیکاحا بگەمە ئەولادێکی ساڵح کە عەبدایەتی تۆ بکە یا ئیلاهی لە دوای خۆم ئەوانەی کە عەبدایەتی ئەکەن بە شوێنمایان ئەولاد و وەچەکان خۆی بۆ ئەوە ئەمەوێ عینەن ئەجری ئەوانیش وەرئەگری ئەفەرمێ ئەثیەبە عەلا ذەلیکە کولی لەسەر هەر هەموو ئەمانەت و ئەجرە وەرگرتووە واللهی هیچ حەڕەکەیەکت نییە ئیمامی غەزالی ئەفەرمێ هیچ کەلیمەیەک نییە لە تۆیە کە بچووک بێت و بەهۆی نیەتەوە نەبێتە عەبدایەتی دەی محاسبەی نەفسی خۆت کە بە وردی محاولەکە هەموو ئەوەی کە تێکت داوە لە حەیات تا ڕێکی کەرەوە ئەوەی کە ئەتەوێت لەمە دوای بیکەی بزانت چۆن جێبەجێ ئەەکەی جوان سەیری نیەتەکەشت بکە هیچ شتێک نەبێ بەبێ نیەت جێبەجێت کردبێ ئلله نیەت لە دڵ تا جێگیر بوو بێ بۆیە خۆشەویستان نیەت هیچ گوناهێک ناکاتە چاک نیەت کردەوە ساڵحەکانت دا ئەمەزرێنێ و زیادیانەکە نیەت هەرچی شتێکی حەڵاڵە لە حەیاتی تۆیە هەر هەمووی ئەکاتە عەبدایەتێکی زۆر چاک لە بەردەم خوانە دەی بڕیار بدە لەم لەحزەوە نیەت لێرە جێگیرکەی سەدەقەت کرد لە خۆتەوە مەیکە پەلە مەکە نیەت بێنە یا ئیلاهی لەبەر خاتی تۆیە دڵی ئەم موسڵمانە خۆشەکەم هەموو ئەمانە بێنە زەینی خۆت ئینجا بیدە ئەتەوێ قسەکەی بۆ چەند موسڵمانێک لە مەجلیسێکە دانیشتووە ئەتەوێ قسەیە بکەی نیەت بێنە ئینجا قسەکە بکە ئەتەوێ گوێ بگری لە هەر مەجلیسێکە نیەت بێنە ئینجا گوێ بگرە ئەم ساغیە لەگەڵ خوا ئەمەوە ئەکە ژیانی تۆ بگۆڕێ بۆیە کەسی موسڵمان هەموو لەحزەیەک بەم شێوازە بژی ئاگای لە خوایە جەلە جەلالوه ئێمە بۆ غافڵە بین وەکاری غەفڵەت چییە نەبوونی نیەتە ئاگامە لە خۆمان نییە نوێژەکەن ئاگامە لە خۆمان نییە نوێژ کە پێویستی بە نیەتە ئەو هەموو سەدەقە و چاکە ئەو هەموو مباحاتە سەرزەوی هەر هەمووی ڕازاوەتەوە تەنها لە پێناوی تۆیە بۆی عەبدایەتی کۆکەیتەوە بچیتە ناو بەهەشتەوە کۆکەرەوە زیاتر کۆکەرەوە لیرەکانی خوا لەسەر زەویە ڕژاوە هەموو لەحزەیەکی تۆ هەموو حەرەکەیەکی تۆ جوڵەیەکی تۆ نیەتی تیابێ هەموو قسە وتەیەکی تۆ با نیەتی تیابێ هەموو خەتەڕاتێکی دڵی تۆ با نیەتی تیابێ اینجا ئەو کاتە ئینسانی موسڵمان هەموو مباحات ئەبنە ئەجر و پاداشت بۆی و هەموو تاعەتەکانیش مزاعەف ئەبن بۆی ئیتر ئەو کاتە لە بەردەم خوایە ئەگەر عەسیانانێکیشی کردبێ رب العالمین کە ئەم هەموو تاعەت و ئەم هەموو جوانەی بەرزکەوێتەوە عەفو و مەغفیرەتی خۆی بەرامبەری بەکارێن